نمونە گەلێک بۆ هاوشێوەبوونی مەسیح بۆ یارمەتیدانی باوەڕداران بۆ تێگەیشتن و ئاسایکردنەوەی مەسیح لە خۆشەویستی و خۆنەویستی و خاکەساری و قوربانیداندا هەیە. پێویستە بیان خێنە بەر پێشەواگەلێکی ڕۆحی کە نمونەی ئەو سیفەتانە بژین. پۆلیسی نێردراو زۆر بەکردەیی ئەم بنەمایی پەیڕاو کرد. کاتێک دوو کەسینار بۆ خەڵکی فیلیپی و بوون بە نمونە بۆیان سەبارەت بە پەیڕاوکردنی عیسای مەسیح. بەڵام کەسیان ساڵانێکی زۆر لەگەڵ خزمەتی کردنی دابوون، لەو کەسانەی کە گەنج بوون بەڵام وا پیر ببوون، ناوی تیمۆساوسە. پۆلیس دەربارەی تیمۆساوس لە ئاەتی 19 لە فیلیپی بەشی 2 نووسیوێتی هیوادارم بە یارمەتی عیسای خاوەنشکۆ بتوانم زوو تیمۆساوس ببینم و بنێرم بۆ لاتان، تاکو بە زانینی هەواڵتان منیش دڵخۆش بم، چونکە کەسم نییە وەک ئەو بە دڵسۆزی بایەخ بە کاروبارتان بدات. لێرەدا باسی ئەو بازنەی دەوروبەری خۆی دەکات کە لە ڕۆما چونکە کەسم نییە وەک ئەو بە دڵسۆزی بایەخ بە کاروبارەکان بدات. لەبەر ئەوەی هەمویان بە دوای بەرژەوەندی خۆیاندا دەگەڕان، نەکی عیسای مەسیح. بەڵام ئێوە ئاگاداری شارەزایی تیمۆساوس بوون، چونکە هەر وەک چۆن منداڵ لەگەڵ باوکیدا خزمەتی دەکات، خزمەتی دەکرد، ئەویش بە هەمان شێوە لەگەڵ من خزمەتی لە مزگەنیداندا کردووە. ئەوان لە مێژە تیمۆساوسیان دەناسی، چونکە پۆلیس و سیلاس چوونە فیلیپی و تیمۆساوسیان لەگەڵدا بوو. ئەوە یەکەم جار نەبوو کە تیمۆساوس بناسن، زۆربەیان پێشتر بینی بوویان. سەرەڕای ئەوە کاتی نووسینەوەی ئەم نامەیە بێگومان باوەڕدارانی نوێ هەموو هەبوون و بەراورد لەگەڵ ژمارەی بێباوەڕان لە کاتی پەیدابوونی کلیسای ئەوێ لە دووەم گەشتی مژدەدانی پۆلیسدا. بەڵام سەرنج دەدەین کە ئەو ڕێنماییانەی کە پێشتر پۆلیس گوتبووی لە بەشی 2 ئاەتی 3 تا 4 هیچ شتێک بە خۆپەرستی و لوودبەرزیەوە مەکەن، بەڵکو بە شێوەیەک بێفیز بن کە بەرامبەرەکەتان لە خۆتان بە باشتر بزانن. تەنها بایەخ بە بەرژەوەندی تایبەتی خۆتان مەدەن، بەڵکو با هەر یەکەتان بایەخ بە بەرژەوەندی خەڵکی دیکەش بدات. پۆلیسی نێردراو بەڕوونی دەڵێت کە ئەمە ڕێک تیمۆساوسە. لێرەدا نمونەیەکی ڕوونی بە جەستەبوونی خۆشەویستی و خاکەساری و قوربانیدان هەیە. پۆلیس نمونەیەکی دیکە بەکاردەهێنێت کە ئەفریدۆتە، کە دیارە شوان یاخود پیری کلیسای فیلیپی بووە. ئەوان ئەفریدۆتیسیان نارد بۆ ڕۆما بۆ ئەوەی پێشکەشکراوەکان بگەێنێتە پۆلیس، کە بریتی بوو لە پارە و خۆراک بۆ ئەو یارمەتیانەی کە پۆلیس لەو دۆخەداکەتی دابوو داوای کردبوو. پۆلیس نەیدەزانی کە ئەگەر بتوانێت خێرا تیمۆساوس بنێرێت، بۆیە بڕیاریدا ئەفریفۆس بنێرێت بۆ ڕۆم تاکو ئەم بابەتی بۆ بخوێنێتەوە. بەڵام بە پێویستم زانی ئەپرۆفیس بنێرمە لاتان کە لەگەڵم برا و هاوکار و هاوسەربازە، نێردراوی ئێوەیە و خزمەتکاری پێویستیەکانمە. ئەو پەریۆشری دیداری هەمووتانە و دڵتەنگ بوو، چونکە هەواڵی نەخۆشببوونی ئەوتان بیست بوو. بەردەوام دەبین لەم بیرۆکەی و دەخوێنینەوە بەڕاستی نەخۆش بوو، خەریک بۆ بمرێت. بەڵام خوددا بەزەی پێداهاتەوە، نەک تەنها بە ئەودا بەڵکو بەزەی بە منیش داهاتەوە بۆ ئەوەی خەفەت نەخۆم و خەفەتم پێ نەدرێت. واتە ئەگەر بەڕاستی بمردایە ئەوە ئازارێکی زۆر سەخت دەبوو بۆ پۆلیس. پۆلیس بەردەوام دەبێت و دەڵێت بۆیە خێراتر ناردم تاکو بە بینینەوەی دڵشاد بن و منیش خەفەتم کەم بێتەوە، کەواتە بۆ پەڕیشادیەوە بە ناوی مەسیحی خاوەنشکۆ پێشوازی لێ بکەن و ڕێز لەم وانەی بگرن کە ئەو پێتان دەدات، چونکە لە پێناوی کاری مەسیحدا ڕوبەڕووی مەرگ بوو و ژیانی خۆی خستە مەترسیەوە تاکو ئەو خزمەتە بکات کە ئێوە نەتانتوانی بۆ منی بکەن. لێرەدا دەبینین کە ئەو لە مەرگ نزیک بووە، بۆچی ژیانی خۆی خستە مەترسیەوە لە پێناوی خزمەتکردنی یەشوای مەسیحا. دەتوانن ئەم یەکچوونە ببینن لە نێوان ئەو و لە نێوان عیسا لە پێناوی ئێمە کردی. دوبارە دەگەڕێمەوە بۆ فیلیپی بەشی 2 کە کردداری خۆشەویستی باڵا دەبینین کە مەسیح لە پێناوی ئێمە کردی، بەڵکو خۆی کردە هیچ، شێوەی بەندەی وەرگرت، وەک مرۆڤی لێهات کە بە ڕوخسار و مرۆڤی بینرا و خۆی نەزم کردە و هەتا مردن ملکەج بوو، تەنانەت لە مردنی سەرخاج. لێرەدا کەسێکەیە بە ناوی ئەپریفۆس لە مەرگ نزیک بۆتەوە، لە پێناوی مەسیح ژیان و خزمەت و تێکۆشانی خۆی کردوتە قوربانی بۆ بەرژەوەندی و یارمەتی پۆلیس. نمونەیەکی ئاوا ناوازەیە. ئێمە هەمومان پێویستمە وەکو مەسیح بژین. کەم کەسمان لە مەرگ نزیک دەبێتەوە لە پێناو خزمەتکردنی عیسای مەسیح، بەڵام ئەپریفۆس ئەوەی کرد بۆ ئەوەی نمونەیەکی ناوازە بێت. پرسیاری تێڕامان و پەیڕۆکردن. بۆچی نمونەی چاکی وەکو تیمۆساوس و ئەپریفۆس و پۆلیس زۆر کاریگەریان لەسەر ڕاستی مەسیحیەکان هەیە؟ بەشێک لە وەڵامی ئەم پرسیارە ئەوەیە کە بەڕاستی ئێمە پێویستمان بە کەسێکی خوداناس هەیە بۆ ئەوەی ببینە بێتە پێشەوامان و هەوڵمان بۆ بدات.
کاتێک دەربارەی ژیانی پۆلس و تیمۆساوس و ئەپریفۆس دەخوێنینەوە، هەروەها دەربارەی ژیانی نێردراوەکانی دیکە و ئەو کەسانەی کە ژیانی خۆیانجە بەخت کرد لە پێناوی ئەیسای مەسیح، ئەوە دەبێتە سەرچاوەی هاندان بۆ ئێمە. جۆن و بانیستام دوو نێردراو بوون لە چین کە بەهۆی باوەڕیان بە مەسیحەوە شەهید کران. ئەوانە نمونەیەکی ناوازە بوون و هانیان دای. ئەوە تەنها لەسەر ئەو کەسانە پەیڕەو ناکرێت کە خۆیان خستە ئەم جۆرە پابەند بوون و خۆبەختکردنەوە. بەڵام پێمان ناڵێت چۆن بە تەواوی هەماهەنگیدا بگەڕین تا بینە نمونە و پێشەوە. ئەوە دەڵێت کە ئەم نمونانە هەن، هەروەها دەڵێ ئێمە هەمومان وەک باوەڕ پێویستمان بەم جۆرە نمونانە هەیە بۆ ئەوەی لە ژیانماندا هاندراو بین. الحلقة 8-19 دکتۆرێک هەیە ناوی ستیڤن ئۆلفۆرد، پیاوێکی خوددا بوو، سنتەرێکی تایبەتی هەبوو، تایبەت بە گوتار و شیکردنەوە و وەڵامی قەشەکانی دەدایەوە کە چۆن فێرکاری بکات و چۆن کتێبی پیرۆز فێر بکات. بنەما بنەڕەتیەکانی خزمەتکردنی فێر دەکرد. شێوازی فێرکردنەکەی سەرنجڕاکێش بوو. هەرچەندە گوێی لێ بگریت، هەر هەست دەکەیت ئەوە یەکەم جارە بینی بێتت. دەزانن هۆکارێکی بووە؟ چونکە لەناو ئەو دەژیا کە فێری دەکرد. ژیانی تەرخانکراوە بۆ مەسیح، پیاوی نوێژ بوو. پێش خزمەتە گەورەکان دەچوو یەک ڕۆژی تەواو نوێژی دەکرد لە پێناوی خزمەتەکەی، دواتر دەگەڕایەوە ماڵی خۆی. نمونە ڕۆحیە بەهێزەکەی گرنگ بوون بۆ ئێمە. بەڵام تەحەدای دیکە هەیە لە پێش هەر یەک لە ئێمە، ئەویژەوەیە کە دەبێ ئێمەش خودی خۆمان نمونە بین بۆ ئەوانەی لە دەوروبەرماندان و وەک نمونەی مەسیح بژین و وەک پۆلس. بابیر بکەینەوە لە پەیامەکان بۆ یارمەتیدانی باوەڕداران بۆ تێگەیشتن و لاساییکردنی مەسیح لە خۆنەویستی و خاکەساری قوربانیدان کە پێویستە بیان خەینە بەر پێشەواگەلێکی ڕۆحی کە نمونەی ئەو سفەتانن.